دەکاتەوە. لپاشان عبدالعزیز بن عبدالله بن بازی مفتی پێشووتری سعودیا لە وڵامی پرسیارێک کە لێی دەپرسن دەربارەی بەشداریکردن لە هەڵبژاردن و دەنگدان دەڵێ: إن النبي صلى الله عليه وسلم قال إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى لذا فلا حرج في الالتحاق بمجلس الشعب إذا كان المقصود من ذلك تأييد الحق وعدم الموافقة على الباطل لما في ذلك من نصر الحق والانضمام إلى الدعاة إلى الله، كما أنه لا حرج كذلك في استخراج البطاقة التي يستعان بها على انتخاب الدعاة الصالحين وتأييد الحق وأهله والله الموفق. سرچاوكي ديسان لو برتوكي دكتور عمر سليمان الأشقر حكم المشاركة في الوزارة والمجالس النيابية لا فرصة سيوشش ورمان قرتوه واتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی بەڕاستی و تەنها کار و کردەوەکان بەنیاز و نیەتن، بەڕاستی هەر کەسێک بۆی هەیە ئەوەی نیەتیەتی، لەبەر ئەوەیە هیچی تێدا نییە چوونە ناو ئەنجومەنی گەل مەجلیس و شەعب ئەگەر مەبەست لێی پاڵپشتیکردنی حەق و ڕەوایەتی بێت و ڕێککەوتن نەبێت لەسەر پوچەڵی، لەبەر ئەوەی ئەو کارە سەرخستنی حەقی تێدایە و وەگەڕکەوتنی بانگخوازانی بۆ لای خوا تێدایە، هەروەها هیچی تێدا نییە دەرکردنی پسوولەی کە یارمەتی پێوە دەبێت بۆ هەڵبژاردننی و بانگخوازانی چاک و پاڵپشتیکردنی حەق و خاوەنەکانی خوا سەرکەوتن بەخشە. کەواتە لەو پرسیارەیدا ئێستا دێینە سەری کە پرسیارێکی تیشی لێ دەکرێت وەڵام دەداتەوە، چەند خاڵێکمان دەست دەکەوێت ئەگەر سەرنجی بدەین کە لەو کەسولایەنانەی کە پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە نایەتە جێ ئەگەر بەو فتوایەش بیکەن، هەرچەندە فتوایەکان خۆ لە کەس و خەڵکەکانیش وەرناگیرن. لەوانە مقبیل الوادعی یەمەنی کاتێک کە لێی دەپرسن دەڵێن بن باز ئەو فتوایی داوە و عوثەیمین وای گوتووە ئەلبانی وای گوتووە دەرە فتوایەکەی بن بازی ئەو شەخص و ئینسانێکە باتیلە، پوچەڵە بە ئاەتەکانی قورئان و بە حەدیثەکانی پێغەمبەری و عەلەیهی سەڵات وسەلام، ئەویش ئینسانە و هەڵەی کردووە و دەڵێ عوثەیمینی شەروایە و لە پاشانەکە دەڵێ ئەلبانی شەروایە، بەس دەرێ ئەلبانی بەخۆم پەیوەندیم پێیوە کردووە و لە پاشانەکە پەشێمان بوویتەوە و دەریش دەکەوێ بەڵگەی دەینینەوە لە ڕۆنکردنەوەی قسەکەی ئەلبانی کە ڕاستە پەشێمان بۆیتەوە لە کۆتاییەکەی لە قسەکەی پێشتری کە کردیەتی. پرسیارێکی تری لێ دەکرێت بن باز دەربارەی ئەوەی کە بانگخوازان و زانایان بچنە ناو ئەنجومەنەکانی نوێنەرایەتی و پەرلەمان و بەشداری بکەن لە هەڵبژاردن لە وڵامدا دەڵێ: هذا الدخول خطير، يعني برلمانات ومجالس نيابية ونحوها الدخول فيها خطير، لكن من دخل فيها عن علم وعن بصيرة يريد الحق ويريد أن يوجه الناس إلى الخير ويريد أن يعرقل الباطل ليس الأصل هو الطمع في الدنيا ولا الطمع في المعاش، وإنما قد دخل لينصر دين الله وليجاهد في الحق وفي ترك الباطل بهذه النية الطيبة. أنا أرى أنه لا حرج في ذلك، وأنه ينبغي حتى لا تخلو هذه المجالس من الخير وأهله إذا كان دخل بهذه النية وهو عنده بصيرة حتى يجادل عن الحق وحتى يدعو إلى ترك الباطل، ولعل الله ينفع به حتى تحكم الشريعة بهذه النية، يعني تحكم الشريعة بهذه النية بهذا القصد مع العلم والبصيرة، فالله جل وعلا يأجره على ذلك. أما إذا دخل يقصد الدنيا أو بقصد الطمع في الوظيفة لا يجوز هذا، لكن دخوله يريد وجه الله والدار الآخرة، يريد نصر الحق، يريد بيان الحق بأدلته، لعل هذه المجالس ترجع إليه وتنيب إليه. واتا أو تشوننا وترسناك واتا تشوننا وبرلمان وأنجمان وينرايتي ونموني أوان ئەوە وا دەڵێ بن باز دەرێت ترسناکە و زۆر ترسناکە، چوونە ناوەیان ترسناکە، بەڵام ئەوەی بە زانستی و بە بەرچاوڕوونی بچێتە ناوی و حەقی بوێت تو بیەوێت خەڵکی ئاراستە بکات بەرەو چاکە، بیەوێت خراپە و پوچەڵی کۆسپی بۆ دروست بکاتن و سەر نەگرێت، بنەڕەتەکەی بریتی نەبێت لە تەماعکردنی دنیا و تەماع نەکات لە بژێ و ژیان، بەڵکو چوونە ناوەکەی
تەنها لە پێناو سەرخستنی ئاینی خوای بێت و کۆشش بکات لە پێناو حەق و وازهێنان لە پوچەڵی و خراپایی و نیەت و نیازە چاکەکەی من وا دەبینم ئەوە هیچی تێدا نەبێت ئەوە دەبێ وابێت تاکو ئەو ئەنجومەنانە بەتاڵ نەبن و بەدەر نەبن لە چاکە و چاکەکاران ئەگەر بەو نیازەوە چوو بێتە ناوەوە ئەوە بەرچاوی ڕوون بێت تاکو گفتوگۆ بکات و بەرگری بکات لە حەق تاکو بانگەوازی بکات بۆ واسهێنان لە پوچەڵی و باقیل بەڵکو خوا پێوە سوودی ئەوە بگەینێت تاکو شەریعەتی حکم پێ بکەن و نیازە لەگەڵ دانستی و بەرچاو ڕوونی خوای بەرزوو مەزن پاداشتی دەکات لەسەر ئەوە بەڵام ئەگەر چوو بێتە ناوی بە نیازی دنیا و یان نیازی تەماعی لە فەرمانبەرایەتی و ئەوە دروست نابێت و نییە بەڵام چوونە ناوەوەی لەبەر خاتری خوا و ڕۆژی دوایی بێت سەرخستنی حەقی بوێت و ڕوونکردنەوەی حەق و ڕاستیەکان بە بەڵگەکانیەوە بوێت بە ئومێدی ئەوەی ئەو ئەنجومەنانە بۆ حەق بگەڕێننەوە و ملکەج بن بۆ حەق ئەگەر سەرنجی هەردوو وتەکانی عەبدولعەزیز بن باز بدەین ئەوەمان بۆ دەردەکەوێت یەکەم تەواو بەرچاوڕوون نەبووە لە یاساکانی ئەنجومەنی پەرلەمان و هەڵبژاردن و ئەو باجانەی دەبێ بەربژێر و مڕەشێح بیدات بە دانانی بە سیستەمی عەلمانیەت و دیموکراسی و شرک و کوفرەکان بە دڵنیاییەوە ئەگەر ڕاستی و واقعیەتەکانی بۆ ڕوونکراباوە ئەوە قەدەغەی دەکرد بۆ نمونە کە لێی دەپرسن دەربارەی سوێند خواردنی یاسایی پەرلەمان بەبێ دوودڵی حرام و قەدەغەی دەکات و لە فتوای ژمارە 7802 لێژنەی فتوای سعودي اللجنة الدائمة للبحوث العلمية والإفتاء دا كخوي عبد العزيز بن باز سروق بوو وعبد الله كري قعود أندام بوو وعبد الله كري يدان عضو بوو أندام بوو وعبد الرزاق عفيفي جيقري بن بازي بوو لو لجنة ضليت لا يجوز ذلك من غير يمين فكيف مع اليمين ولا شك أنه مع اليمين يكون أشد إثما ضلي ببيس سوين تخواردنيش جائز و دروست نییە کە بڵێ ئەو یاسایە شرکی و کوفری و بێدینیانە دەپارێزم لەگەر سوێند خواردنەکەی تاوان و گوناهەکەی زیاتر و تونتر دەبێت و خاڵی دووەم ئەگەر سەرنجی ئەوەی بدەین ئەوەمان بۆ دەردەکەوێت وتەکانی بنبازی بەڕەهایی و بە دروستی دانی نەناوە بەڵکو لە سەرەتا بە ترسناک ناوی دەبات و اینجا چەند مەرج و قەیدێک دیاری دەکات ئەگەر بێنەجێ اینجا دروستە یەکەم قەید و مەرجی ئەوەیە دەڵێ نیەت پاکی و ئیخلاسی بوونی کەسەکە و لایەنەکەی هەبێت دووەم پشتگیریکردنی ڕەوایەتی و شکاندن و ڕسواکردنی خراپە و باتیلی بکات سێیەم دەڵێ کەسەکە دەبێ خاوەن زانست و بێ و بەرچاوڕوون بێت لەسەر بەسیرە بێت چوارەم دەڵێ خەڵکی لە حەق و ڕاستیەکان بگەینێت و بە بەڵگەکانەوە و ڕوونیان بکاتەوە جا بە دڵنیاییەوە تاکو ئێستا نەبیستراوە و نەبیندراوە ئەو مەرجانە هاتبیتە دی و ئاسان ناشێتە دی و دەتوانین بڵێین مەحاڵە هاتنە دی